دەدەقە نەدەبوو ئەم دەرچوو سیارەکەی خۆم لەوێ دابرد لە پاشم ئەو تشتە ڕوویدا پیرێژنەکەم تەلەفۆن لۆکردم گوتی وەرەوە باشە ئێوەش ئۆتۆمبیلتان هەیە لەم وڵامان لە دیوە ڕادەگرێت باشە چۆن بۆ ئەمڕۆ دیوارەکە و برندەوە دەبینی لەگەر ئەو بە قووەتە شیهاتێ دیوارەکەی کە یەخستی وەری دایتۆ ئەو سیارە بزان چی بە ساعتێ بە زمانێک هەر ئەوە هەر ئەو بەبار بوو کەسی لەکرد نەبووە چاکە مندار و شل لێرە نەبووینە دەنا وەڵڵا هەمووی خلاسە وەڵڵا مندارانە هەمویان لێرکوانە پاچکنیان پێ هەمودانشن مندار گەمان دەکەن لێرکوانە وڵا کارە سات ڕووی دەدا بەڕاستی بەنسبەت مندار و خەرک یعنی ژن مندار هەموو لێرە دادنیش خۆیان دەدا بە ڕۆژێ لە چاو الحەمدوللا وەختەکە ها دیوارەشی ئەگەر بکرێتن تۆزێک لەمان بچێشتەوە پاشتر دیوارەی دانی نابی ئەو جارە بەڕاستی لە دەڕێز هەژ ڕێز زیاتر بکاتن برندی بکە ئەوەندە نابی برند بکرێ فەرمدیتی چەند برندا یەک بەرزی زۆر بوو حتمان ئەوە کاریگەری زۆری هەبوو دیوارەکەی زۆر بەرز کرد بوو یەک دیواریش بوو بلۆکەکانیشی وەختی خۆی نە ئاودرا نا لەبخ کرا هیچی لەگە نەکرا ڕاست کردیان و بەجیانش دەکەم ئەوە لێرەم ڕاگرتی ئەلێرەم ڕادەگرت ئەمە بەخۆم و بە سیارم بە بندەکەتم ئیلا 5 دقەی لێ بما بامایە لەناو سیارەکەم بوو 5 خولەکێک پاشی من ئەمن دەرچووم و گەیشتمە جادەیە لێرە ڕوودا